گیر و گرفتی ئەو مەکتەبە قوتابخانەیە چەند ساڵە ئەو قوتابیانە ئێستا ڕێژەیان تۆزە قوتابیەکان کەم بوونەوە ئەگەنا دوو ئەوەندە و سێ ئەوەندەش بووە زیاتر بووە زۆر قوتابی تووشی حادیسە بووە بەڵام بەڕاستی ئەو مرورانە جوودێکی زۆریان کردو سوپاسیان دەکەین من دەبوو حکوومەت هێرم تا ئێستا سوپاسیوانەی کرد بە جارێک هات بە لیان پرسی بانە و سوپاسیان کرد بانە چکە ئەگەر ئەوان نەبانە بەڕاستی هەموو ڕۆژی یعنی حادیسە دەبوو. ئەو کاتەی ئێمە دەین یەک قزمایە سیارە لێماندا یا قزم لێ سیار لێماندا و پارم کە من هاتم لۆ کارت شەوژ و غارمدا لۆری یەک قزماوە لێمداتن و ئەو کاتەی چوومەوەش زۆر قەرەبارە و نەمزانی کو بڕم ڕاوەستاماتە مرورەگات و ئەمنی پەڕاندەوە. هەڵدەستی ڕۆژانە بەو کارەمان وەکو وارکێکی ئینسانی تەمەشای دەکەین لەبەرەوەی تەلەبانەش هەر هەمووی کەس و کاری ئێمە ئەز ناکەین هیچ کێشەک و گیر و گرفتە و ڕووداوێک ڕوو بدا. کشتی با اختیاریت بس باب دست حرکت ما باوی کایا باشه کایا خرابه کایا افکارهای چنده اما بیتر مانع اسلامت اگر اسلامت که جان و تازه وقت ناموسای بلکه تا روزا جهانیان برانگاربونا تندو دیجی آفرتیم هلمت کاتیا برپا کردن بوماوی 16 روزا کف هلمت دیو بردوام بید بو هوشیار کردن کمالاتی دناف جواکی دان افرول کلیجا پرورده بنیات الاکره ام آماده بودیم بو پیشکش کردن سمیناره که درباره تندوتیجی خزانی و کارگری و ناف کمالگه ایدان زۆر خۆشحاڵ بووم کە خۆم وەکو یعنی بەشداربیەک گەم لەو سیمینارە بەرامبەر ئافرەتان و ئێمە کۆکیشین لەسەر ئەوەی کە لە هەموو پشت هەموو پیاوێکی سەرکەوتو ئافرەتێکی سەرکەوتو هەیە. ئێستا بەفر باریەوە بەس زۆر نەباریەوە تەقریبەن 10 سانتیم باریەوە هەر ئەوەندە باریەوە بەڵام ئێرانە زۆر ساتە پێویستیمان بەگە نەفتێ چاکەیە لێرانە حکومەت بمانداتێ ئێستا عالیان نەفتمان نییە پەنامان برد بەدار بڕین وشتیوە دارێمان بڕیوە سەومان داناون لە بۆ خۆگەرمکردنەوەی دیسان ڕێکەشمان ناخۆشە لێرە لە بۆ چۆمان هەر وێرانە ڕێەکە بەرتەسکە ئەگە بێت و ببیتە بەفر و سەهۆڵ بەندان یعنی خەرک زۆر زەرمەند دەبی لەو ڕێ. کەشوهەوا لێرە کەشوهەوایەکی گەلێک ساردا ببوونێ بەفربارینەوە خەڵکەکان هاتوونە سەر شەقامەکان وەڵایی ئێمە زەوەکی خۆشمان هەیە ببوونێ بەفربارینەوە چونکە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەفربارینی 1/12 بەڵام ڕێگاوبانەکان بەپێی پێویست نییە زۆر جار ڕێگاوبانەکان خاوێن ناکرێتەوە